خواهی گەورە ئەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. حەزەکەی بزانم تۆ تەعزیمی شعائری خوا ئەکەی تەماشای نوێژەکانت بکە. چەند یەک ئەی مسلمان چەند یەک لات نوێژ خۆشەویستە، چەند یەک لە خزمەتی نوێژابی تێر ناخۆی، چەند یەک حەزەکەی کاتی نوێژەکان بێتەوە، چەند یەک حەزەکەی جمعە زوو بێ، چەند یەک حەزەکەی نوێژی تەراویح و شەو نوێژی بێتەوە پێشۆ. چیت هەیە بەرامبەر بە زەکات؟ هەموو جارێ ئەڵێی جارێ پەلەم نییە، یا هەنیە کەس هەیە هەنیە مسلمان هەیە وەڵڵاهی جارێ مانگێکی ما دوو مانگی ما باوەڕ بکەن هەیە ساڵ بۆ ساڵەکەی تردی ئەڵێ مامۆسا حەزەکەم زەکاتەکەم بم. ئایا ئەوێ پێشوەقت جارێ کاتی نهاتێ من زەکاتەکەم بم؟ حەزەکەم بیدەم، حەزەکەم ئەو پارە خێرەکەی زیاتر بێ، هەستەکەم خەڵکانێکەیە محتاجترن، کاتی زەکاتیشی ماوێتی. الله لەو ئیمانە، الله لەوە، الله چی لەزەتێک ئەبینێ لەو ئیمانە ئەو کەسە. ڕێزگرتنت لە مانگی ڕەمەزان خۆشەویستەکانم، خەڵکانێک هەیە هەر لە 6 مانگەمێنێ بۆ مانگی ڕەمەزان، باوەڕەکەی هەنێک کەس هەیە مانگی ڕەمەزان تەواوە بێ ئەو چاوەڕوانی مانگەکەی ترە کە دێتەوە، مانگە ڕەمەزانەکەی تر کە دێتەوە دوعاکە ئەڵێ خوایە جارێکی تر بمگەێنەوە ڕەمەزان. چاوەڕوانە دڵی هالای ڕەمەزان كأنه وەکو چۆن بڵێ ئەو مانگە لە لای قەدرێکی زۆر تایبەتی هەیە. خەڵکانێکیش هەیە وەکو هەندێک کەس لا حول ولا قوة إلا بالله لە فەیسبوک ئەڵێ من قینم لە سێشتە، یەکێک لەوانە ئەڵێ مانگی ڕەمەزان. لا حول ولا قوة إلا بالله. ئەو دڵە مردووە براینە، ئەو دڵە هۆشی تیا نەماوە، ئەو دڵە ئەتوانی بڵێ هیچ ڕووناکیەک مەگەر خوای پەروەردگار خۆی ڕەحمی پێ بکە. خەڵکانێکن لە مانگی ڕەمەزانە گەرم و گوڕیە دەنە قەناتە بەرەڵایەکانیان، مسەلسەلە بەرەڵایەکان، دراما بەرەڵایەکان چاوەڕوانەکەن تا مانگی ڕەمەزان دێ ئەی خەرەگەڕ. خەڵکانێک هەیە لە مانگی ڕەمەزانە گەرم و گوڕیە خەنە کافی تریاکانیانەوە، ئەو شوێنانەی کە شوێنی تلیا کێشان و شوێنی گوناحکردن و شوێنی تاوانکردن و شوێنی لە خرچەبردنی گەنجانە، لەو کافەتیریانە چی ڕوونادا؟ بەس پێم بڵێن چی ڕوونادا؟ من ئەلەم شوێنەوە باسمە کرد شاراوە بوو، ئێستا حالیەن ڕاگەیاندنەکان خۆیان باسیەکەن، هەرچی پیا و کوژ و سەر لێ شێوا و تلیا کێش و لە خەت دەرچوو پێشێلکەری یاسا هەیە هەمووی لەو شوێنانەوە پێگەن، لە نادی و لە ئەو شوێنانەوە. جا هەیە لە مانگی ڕەمەزانە گەرم و گوڕیەداتە ئەو شوێنانە، هەیە لە مانگی ڕەمەزانە بازار گرانەکە. چۆن ڕێز لە مانگی ڕەمەزانەگرێ؟ بینیتانە چۆن ڕێز لە دروشمەکانی مانگی ڕەمەزانەگرێ؟ ئەوەنەی مەسیحیەک، ئەوەنەی کابرایەکی غەیرە دین گەرم و گوڕ نییە بۆ دینەکەی خۆی، کابرای غەیرە دین لە مانگە پیرۆزەکانی خۆیانە، ئەلەو مانگانەی کە پیرۆزە لە لای خۆیان سەیرەکەی لەو مانگانە زۆر زۆر ڕێز لە دینەکەی ئەگرێ. شت بەلاشەکە، هەر شت بەلاشەکە، یان بە سعری خۆی ئەیفرۆشێ یان کەمترین خازانجە خاتە سەری. بەڵام ئێمە ئەو مسلمانانەی ڕێزم هەیە بۆ جەنابتان، من ئەو قسانە کە ئەیکەم مەقسەدیم کەسێکی تایبەتی نییە، ڕێزم هەیە ئەو کەسانەمان کە حاجین، ئەو کەسانەمان کە ڕوولەخوان و ناسراون بە ئەهلی دیانەت لە مانگی ڕەمەزانە مانگی قۆڵ هەڵکردنە بۆ قۆڵبڕینی خەڵک، بۆ گرانکردنی بازار، بۆ تەعداکردن لە مسلمانان بە زمان، بە چاو، بە دەست، بە هەموو شتێ بەداخەوە. ئەو بەڵگەی دڵمردوێتیە. بەڵام ئەو کەسانەشی کە مانگی ڕەمەزان لا ئەنقەدر گرانە ڕێزی لێگرن، هەوڵەگرن، حەوڵەدەن حرمەتێکی تایبەتی بۆ دانن، ئەو کەسانە دڵیان زیندووە. محاسبەی دڵی خۆت کە چەندێ دڵت بۆ حەج ئەچی؟ ئایا ناوت نووسیوە بۆ حەج؟ تا ئێستا تو حەجت نەکردووە؟ خۆتانی شەزانن لای خۆمان بە ناو نووسینە، ئایا تۆ ناوت نووسیوە؟ ئەگەر ئیمکانیاتی شت نییە، دڵت تەواو ها لە مەککەیە، دڵ زۆر گرنگە برا بە ڕێزەکانم. خۆ ئامادەکردن بە دڵ، خۆ ئامادەکردن بە دڵ، کەسیش لە دڵ نازانێ ئیلا خوای پەروەردگار خۆی نەبێ. ڕێزگرتن لە هەموو شتەکان. خۆشەویستەکانم، ئێستا ئێمەی مسلمان خۆمان بە مسلمان ئەزانین،
بەس چەندێ نمونەیەکی جوانی فەرمانەکانی خوای پەروەردگاری ئەوە زۆر گرنگە. داواکارم خوای پەروەردگار بمان کاتە نمونەیەکی جوانی ئەم دینە